نەبوونی دادگای تایبەت بە تندوتیژی خێزان گرفتی زۆری دروست کردیە لە بۆ ژنان. پێم وایە دادگاش لە بەشەچیان لە هەمویان نا بەشەچی ئەگەڕینەوە کە تندوتیژی بەرامبەر بە ژنان نەکرێت. تندوتیژی بەرامبەر بە ژنان نەکرێت لەبەرەوەی ژنان لۆن منە ژنەک کێشەی لەگە مێردی خۆی هەیە تندوتیژی بەرامبەر کرا پەنابالۆ دادگای لە دادگاش لە هەمان شێوە تندوتیژی بەرامبەر ئەکرێ. تندوتیژیەکە مەسەلەن برێم احتیمالە ژنەکان لە ڕووی دارایی نەتوانی محامی بگری، نەتوانی ڕوبەڕووی ئەو یاسە برگە و یاسانە شارەزای لێ نییە، احتیمالە لەوێن دەرێکەش یعنی هەر تندوتیژی بەرامبەر ئەکرێ. زۆر جا مەسەن کێسن هەبووە ئەمە کێسن ناردنی لۆ دادگان کێسن ناردیە محامیەکەی لۆگرتیان محامیەکە لەگەری وەکالەتی لە بۆ محامیەکەی کردیە مەبلەغەی ئەوەندە زۆری پێگوتیە یعنی ئەو ژنەکە کە سەر ڕێەوە لەسەر قەرداری شەبیتەوە لەسەر ئەو مارەیە لۆی دانرایە و ئەو بی ئەگەر هەر جاری وێ هەر لۆ محامیەکەی بی بەڕاستی ینی تندوتیژیەکە ئەوە زۆرەکە لە تندوتیژی ژنەکە نە لە لای مێردی ئەوە ڕۆیشتیا یعنی دەستبەرداری بەو کێشەی هەیە لە لای دادگاش کە دەستبەرداری حەق و مافی خۆیە بی حەق و مافەچوەی پێ نەئەدرێ ئەو ژنە بژی یان مەسەلە برێم زۆرجا منداڵیشیان هەیە منداڵ نەتوانی ژنەکە منداڵی ببینی لێی ناگەڕێن یان نایداتێ لەبەرەوەی ژنەکەش لە ڕوودارایی ئەو ئیمکانیەتەی نییە منداڵی خۆی بەخێوکات و سەر بەخۆ بژی ئەزانی مەسەلەن لێرە لەو کۆمەلگاییمە 100 ژنی ڕێسکە لە هەر لە 100 ژنی لەوانێ 10 ژن موچە خۆر بێ یان بتوانی مەسەلەن موچەی هەبی ژیانی خۆی و پێداویستی منداڵی خۆی دابین بکە. بەڵێ ئەگە دادگای تایبەتی مەندی هەبی بە تندوتیژی خێزانی احتیمالە ئەگەر هەمووش عەلنەبی لەوانەیە یعنی بەشێک ژنەکە ئاخەچی بێتەوە بەرێ و هەناسەچی خۆشی هەڵکێشی و کە دادگایەک هەیە و ڕووتی ئەکات و لەسەری وەجوابە لۆ نمونە من کێشەکەم هەیە ئەو ڕۆکە زۆر بەپەلەمە و ئەوەندە بریندارم ئەوەندە غەدر لێکراوم ئەچم مسکالە خۆم تۆمارەکمەرەکە کە تو 25 ئێکوەرەوە شتمانجی ئێک نەبووەوە نیە لێ بڕۆ 25 ئێکوەرەوە یا 15 ئێکوەرەوە ئی باشە ئەمن لەو کاتیوە هەتا دێمەوە مەسەلەن چمنێکە لەوانەیە مەسەلەن پەنا ببەمە بەخۆ سوتاندن لەوانەیە پەنا بباتە بەخۆ یعنی بێ ئومێدی ببی لە ژیانی بێ ئومێد بی یعنی ئەگە دادگاییەکە بی تایبەت بە تندوتیژی خێزانی احتمالات زیاتر کێسەکەی بەرەو پێش بڕوات و زیاتر دیفاعی لێ بکرێت و زیاتر بتوانێ ڕۆڵەکانی خۆی ببینەمە هەر لۆ نمونە ئەو ڕۆژێت کێشەکن هات بۆ بکنێ منداڵی سێمانگانە بوو خەزور و خەسوو مێرد لێستاند بووە منداڵی سێمانگانە شیرە خۆرە هەموو 6 سعات جارێک پێویستی بە من چیداکە شیری بداتێ 6 سعات جارێک ئەجا تۆرە سێ مانگی بە ساڵێکی جەرت کا خۆ تۆ تاچیتەوە کێسەکەی لێ بۆ چارەسەرەبی ئەو منداڵە بیتە سارێک و 3 مانگ وانە یعنی ئەوە بەڕێی من یعنی تونترین تندوتیژە بەرامبەر بە ژنان و بە دایکانەکرێت ئەگە دادگایەک هەبی یعنی لەوانەیە بە سەریحتر ئیشەکانی لۆ بپێچیت و ئامانجەکەی بینی تەدی بەڵام تو مەسەلە لێرە ناچی لە دادگای من بەڕێی من و ئەوەندەی من هەماهەنگیم لەگە دادگایە دادگاش زۆرەکە لە تندوتیژی بەرامبەر بە ژنە. بەڵێ نەبوونی دادوەر گرفتەکەی زۆرە دەستوەردانی حیزبیش لە دادگا ئەوە هەر بە ئاشکرایی و ڕوونە ژنی وەیە مەسەلەن پیاویوە ژنی وە هاتی تەکنە من مێردی بەرپرسی عەسکەری بووە تەلەفۆنم لۆ کردیە وەرە دەگەری دانیشاییان لە دادگایە هە لە دادگای تەلەفۆنە چەکالۆم ئەمریکا کە بڕۆ ئەوە ئەمن لێی جیابوومەوە بەبێ حەق و مافی ئەو ژنەی کە بدریت. بەڵێ زۆرە دەستوەردانی حیزبی لە دادگا زۆرە عنی سەرزارەتیارێن یا نابی کەسمان لە یاسا سەروەرە و کەسمان لە یاسا گەورەتر نیە بەڵام ئەمن باوەڕیم بۆ قسەی نیە لەبەرەوەی مەسئولێکی حیزبی تەلەفۆنی لۆ بکە
کێسەکەی ژنەکەی وەلاندرێ و سەرکەوتو پیاوە کاپی. سەبارەت بە دادگای توندتیژی خێزانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام لە سنووری ئیداری سربەخۆی سۆران تاکو ئێستا ئەم دادگای نەکراوەتەوە و ئێمە وەکو بەڕێبەرایەتی بەرەنگاربوون توندتیژی خێزانی سۆران چەندین جار بە نووسراوی فەرمی داوامان لە سەروی خۆمان کردووە کەوا ئەم دادگایە بکرێتەوە لە ئینشاڵە لە داهاتوودا ئەم دادگایە دەکرێتەوە. ئەم دادگایە ڕۆلی کاریگەری و گرنگی تایبەتی خۆی هەیە لە کەمکردنەوەی توندتیژیەکانی خێزانی و یاخود کارڕایە نهێنیەکانی توندتیژی خێزانی بە شێوازێکی نهێنی لەم دادگایە جێبەجێ دەکرێت. ئەوەی جێگای دەستخۆشی ئەمساڵ لە دادگای لێکۆڵینەوەی سۆران سەرجەم فەرمانی دەژیرکردن بۆ ئۆتۆمەتبارانەی کە دەرچووە زۆرینیان دەژیر کراون ڕادستی یاسا کراونەوە بە بێ یاسا مامەڵیان لەگەر کراوە سزای خۆیان وەرگرتووە. ئەگەر بە نمونە بێنینەوە ئەمساڵ 72 فەرمانی دەژیرکردنمان هەبوو، لەمانە 69یان جێبەجێ کراون و ئۆتۆمەتبارەکان دەست بەجێ دەژیر کراون و سزایان وەرگرتووە. سێ لەو تۆمەتبارانش بەهۆی شوێنی نادیاریان یاخود نەزانینی ناویسیانیان و شوێنەکانیان نادیارە تاکو ئێستا دەژیر نەکراون، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە کە بەشی زۆری ئەو تۆمەتبارانە دەژیر کراون.